لە کاتێکدا دەسەڵاتدارانی هەرێم بەردەوام سەرقاڵی بەهێزکردنی ژێرخانی حیزبن، دەسەڵاتدارانی عێراق ژێرخانی دەوڵەت بنیاد دەنێن. ئەگەر پێشتر بەغداد لە چەند بوارێکی زۆر کەمدا پشتی بە هەرێم ببەستایە و لە ڕووی ئابووریەوە سوودی بۆی هەبوایە، ئەمڕۆ خۆی بەزیاتەوە پشت بەخۆی دەبەستێت و لە بەرامبەردا ژێرخانی هەرێم بەرەو لاوازی دەچێت. لە درێژەی چاکسازی و ئەنجامدانی پرۆژەکاندا ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە مەراسیمێکدا فڕۆکەخانەی مووسڵی کردەوە. نزیکەی 2 ملیۆن کەس لەم شارەدا دەژین کە بەراوردی بکەیت بە هەر شارێکی هەرێم ژمارەی دانیشتوانی مووسڵ زیاترە. وەگە ئاشکرایە پێشتر بەشێکی زۆری خەڵکیە و پارێزگایە لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێرەوە گەشتیان دەکرد. ئەوە شۆکارێک بوو بۆ زیادکردنی داهاتی هەرێم بەگشتی و پارێزگای هەولێر بە تایبەتی. هەر ئەمڕۆ بە ئامادەبوونی سوودانی بەردی بناغەی پاڵاوگەی مووسڵدانرا. ئەم پاڵاوگەیە دەتوانێت ڕۆژانە 70,000 بەرمیل نەوت بپاڵێوێت، لە کاتێکدا پێشتر پشتیان بە پاڵاوگەی کار دەبەست کە نزیکە لە دەسەڵاتدارانی هەرێم. جیاوازێکی زۆر گەورە لێرەدا هەیە. بەرپرسانی عێراق ڕۆژ بە ڕۆژ خەریکی بنیاتانەوەی ژێرخانی دەوڵەتن. هەموو ئەو پرۆژانەی جێبەجێ دەکەن بۆ بەرەو پێشبردننی ژێرخانی وڵات و بۆ خزمەتی هاوڵاتیانی خۆیانە تا ژیان و گوزەرانێکی شایستەیان هەبێت. بە نمونە بەکردنەوەی فڕۆکەخانەی مووسڵ چیتر پێویست ناکات دانیشتوانی ئەو شارە پارەیەکی زیاتر خەرج بکەن تا بگەنە فڕۆکەخانەی هەولێر و لەوێوە گەشتەکانیان بکەن. یان بەکردنەوەی پاڵاوگەی مووسڵ هاوڵاتیان لە مووسڵ و شارەکانی دیکەی عێراقدا زیاتر دڵنیا دەبن کە بەردەوام سوتەمەنیان بە نرخی هەرزانتر دەست دەکەوێت، بە نرخێک کە زۆر هەرزانترە لەوەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە هاوڵاتیانی خۆی دەفرۆشێت. دەسەڵاتدارانی هەرێم لە 30 ساڵی ڕابردوودا هەر خەریکی دروستکردن و بەهێزکردنی ژێرخانی حەزب بوون. هەر پرۆژەیەکیان کردبێتەوە جێبەجێکردنی پرۆژەکە و کۆی داهاتەکەی بۆ خۆیان و نەوە و بنەماڵەکانیان بووە. ئەمە جگەلەوەی زۆرێک لە پرۆژەکان بارگرانی زیاتریان بۆ خەڵک دروست کردووە. لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستان چەندین پاڵاوگە و کێڵگەی نەوت بوونیان هەیە، بەڵام هەمویان لەلایەن بەرپرسانی جووت حیزبەوە دەستیان بەسەردا گیراوە. داهاتەکەی تەنیا بۆ خۆیان و پاراستنی بەرژەوەندەکانی خۆیانە. خەڵکیش تەنانەت لە چلەی هاویندا لیترێک بەنزین بە زیاتر لە 1000 دینار و بەرمیلێک نەوت بە زیاتر لە 100,000 دینار دەکڕێت. هەموو ئەمانەوەیان کردووە قەوارەی هەرێم ڕۆژ بە ڕۆژ زیاتر بکەوێتە مەترسیەوە، چونکە دەسەڵاتدارانی هەرێم بە سیاسەتی چەوت و بەرژەوەندی خوازی خۆیان بوونەتە هۆی بنکۆڵکردنی هەرێمی کوردستان. کاتێک دەسەڵاتدارانی هەرێم لە سەردەمی زێڕینی بوونی دەرفەتەکاندا نایقۆزیتەوە لەجێی ئەوە خەریکی بازرگانی و پرۆژەی کەسی و کۆمپانیا دەبیت، دەبێ هاوڵاتیانی هەرێمی چاوەڕێی ئەوە بکەن کە ڕۆژ بە ڕۆژ ڕوبەڕووی قەیران و کێشەی زیاتر ببێتەوە. دوجار نەزانیت لە کام کێشەوە دەست پێ بکەیت و کامەیان چارەسەر بکەیت.